بسم الله الرحمن الرحیم. سڵاو لە بینەرانی ئازیز و خۆشەویست لە بەرنامەی باس و خواز لەگەڵ ئێوەی زێدە ئازیز و بەڕێزداین. تەوەرەی ئەمڕۆمان کە قسەی لەسەر دەکەین برایەتی نێوان مسلمانانە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی مامۆستایی زانکۆ. کاک دکتۆر گیان زۆر بەخێربێی. زۆر سپاسانەکەم. کاک دکتۆر، ئەمڕۆ دەمانەوێت لەژێر تیشکی ئەوەی کە لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار و لە فەرمودە پیرۆزەکانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر گرنگی و زۆر جەخت و زۆر باس لە برایەتی نێوان مسلمانان کراوە کە پێویستە مسلمانان پابەند بن بە برایەتیەوە و دەمانەوێت قسە بکەین لەسەر دەرەنجامەکانی برایەتی و نەمانی برایەتی چ کاریگەریەکی هەیە لە نێوان کۆمەلگای مسلماندا. وایە ئێستا ئێمە پەیوەستین بە برایەتیەوە، سنوورەکانی برایەتی دەپارێزین و ئایا معریفەمان هەیە و ڕۆشنبیریمان هەیە سەبارەت بە چۆنیەتی جێبەجێکردنی برایەتی لەگەڵ یەکتر و لە بەرامبەر یەکتردا. سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەین برایەتی وەکو پێناسەیەکی گشتی بەڕێستان چۆن پێناسەی برایەتی دەکەن؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، درود و سڵاو بۆ گیانی پاکی سەروەرمان محەممەد، درودی خوا لەسەر بێ، یاران و زانایانی تا ڕۆژی دوایی. لە ڕاستیدا وشەی برایەتی یا ئەلئوخوە کە لە قورئانی پیرۆز و چەند فەرمودەیەکی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام هاتووە، یەکێکە لەو سیما جوانانەی کۆمەڵگەی ئیسلامی. لەو ساتەوەتەی کاتێک کە خوای گەورە مرۆڤ دروستەکات، لەگەڵ دروستکردنی مرۆڤدا یەکێک لەو سیستەمانەی کە ئەوکو سیستەمێکی کۆمەڵایەتی بەردەوام پەیتا بەدا لەگەڵ ژیانی ئینسانە هاتووە، یەکێک لەوانە برایەتی وە لە ئاستی نەسەب و لە ئاستی لە دایکبوون و ڕەگەزا کە پێکۆ گرەی داون برایەتی خوێنیان نەسەبی پێ بڵێنە کامێکیان بڵ ئەمانیان وەکو ئەسڵێکی کۆمەڵایەتی ئینسانی بووە بەردەوام لە ژیانی ئینسانە. دواتر خوای گەورە شتێکی تری دروست کردووە کە بریتیەوە لە داهێنان دابەزانی ئاینەکان، دابەزانی دین خۆی بۆ خۆی ئاین بەستنەوە و گرێدانی ئەو خەڵکەیە پێکەوانێت لەسەر کۆکردنەوەیان لەسەر شوێنە لە جێگەیەکە لەسەر پەیامێ بۆی بتوانن پێکەوە ژیانیان بەڕێکەن. کەوابوو برایەتیە توانین بڵین بریتیە لە دروستکردنی پەیوەندی دروستسازانی پەیوەندیەکی پڕ لە خۆشەویستی و میهرەبانی و ڕێز بەرامبەر یەکتر بۆی بتوانین پێکەوە لە ژینگەیەکە بە ئاسانی و سانایی بژین. چونکە هەر جێگەیەک هەر شوێنە ئەگەر هات و هەر کۆمەڵگەیەک برایەتی دروست نەبێت لە نێوانی تاکەکانیان، ئەو ژینگەی کەتیان نەبێتە ژینگەیەکی سەلار بۆ ژیانێکی سالار. ئەو کاتە ئەو ئینسانە لەو شوێنەدا کە ئەژی لە باتی ئەوەی خۆشحاڵ بێ بە ژیانی خۆی بەردەوام لە خەفەت و ناڕەحەتیایە. بۆیە دەرهاویشتەکانی وا لەکات پێمان بڵێ کە پێویستە هەموو ئینسانە لە هەر کۆمەڵگەیەکە هەیە لەبەرەوەی چەند ڕەهەندێکی زۆر دەوری داوین، هەمووان لەسەر فەرزمان لەسەرمان پێویستەکە کە بێت لەو ژینگەدا برابین، لەو ژینگەدا تەبابین. ئەگە بچووترین خانە سیرکن لە کۆمەلگا، کاڵین کۆمەلگە لە بچووترین خانەی خێزانە، بچووترین خانەی کۆمەلگەکە خێزان لە دوو کەس پێک دێ، بچووترین پێگاتەکەی دواترە گونجێ سیان و 4 و 5 بێ. لە خێزان و دراتی دەست پێکە بە برایەتیکی نەسەبی. دوایەوە ئەم خێزانانە برایەتی دروستە دێنان دروستە بێ عەلاقەی کۆمەڵاتی مام و خاڵ و پور و پورزا و ئەمانە هەموو ئەمانە پەیوەستکردنی پێکەوە بەیەکەوە گرانەداتەوە کە ئەمانە وایان لێکە عەلاقە و خۆشەویستی نێوانیان دروست ببێ. ئەو گەلانەی کە هیچ نەسەبێت لە نێوانیانان نییە پێکەوە دراوسەش دەگەڵیاژی ئەوەش کە لەگەڵ تواشی لەو نیشتێجیە لەو جێگەیەدا لە پاڵ توایە، بەڵام هیچ عەلاقەیەکی نەسەبی نیمانە. یەکێ لەو شتانەی کۆمانەکاتەوە بریتیە لە نایەنە ئینسانیەکەمان، پێکەوە مرۆڤین هەمومان، پێکەوە هەمومان لە ژینگەیەکە ئەژین ئەمانوێ ژیانێکی پڕ بەختیاری بەینە سەر. ئەم ژیانەمان پێویستی بەوەی هەیە ڕێز لە تۆ بگەن، تۆ ڕێز لە من بگری، پێویستی بێت تۆ من خۆش بنیست تۆم خۆش بوێ. بۆ یەکە بەمانە ئەتوانین ئێمە ژیانێکی سەلار لە ژینگەیەکی سەلارا بەرپا بکەین. ئەگە برایەتی لابەرین لە کۆمەلگایە کەوابوو کاتە ئەو ژینگەیە لەبار نابێ بۆ ئەوی ئێمە پێکەوە بژین. ئەتوانین مەفهومی برایەتی بەمانە پێشەوانە پێناسە بکەین، هەرچەند لە زبان لای زانایان پێناسەی زۆری هەیە، بەڵام من وەکو کە فەرمون لە دیدی خۆتا چۆن پێناسەکەی پێناسەی من ئەوەی ئەڵم بریتیە دروستکردنی پەیوەندیەک لە نێوانی تاکەکانی کۆمەلگا لەسەر ئەساسی خۆشەویستی و ڕێزگرتن بۆی بتوانن لەو ژینگەیەدا بە ژیانێکی سانا و ئاسان بژین. زۆر باش. ئەمە پەیوەندی نەسەب، پەیوەندی خوێن، پەیوەندی هاونیشتیمانی، پەیوەندی زمان، پەیوەندی ژینگە، هەموو ئەمانەی بەڕێز باس کرد. بەڵام ئێمە دەمانێت جەخت بکەینەوە لەسەر برایەتی نێوان مسلمانان. ئەو برایەتیە بەڕێستان چۆن باسی برایەتی نێوان مسلمانان دەکەن. دەژیان برایەتە
ڕەگەزەکان جیاواز بن، دەشێ جوگرافیایەکە و ژینگەکە جیاواز بێ، دەشێ شتەکان زۆر جیاواز بن، زمانەکان جیاواز بن، بەڵام ئەو برایەتی چۆن موسڵمانان لەژێر یەک چەتر و لەژێر یەک سێبەردا کۆ دەکاتەوە. بەڕاستیدا خودی برایەتی معنایەکە پێشەکی واتایەکە ئەبێ لە ناخی ئینسانان دروست بێت دوایی لە دەرەکیایەتە دەرەوە بۆ دەرەوە تا لە ناخۆ قەنەعەت بۆ ئینسان دروست نەکا بە خۆشویستنم بۆ تۆ خوێندنەوەم بۆ تۆ ڕێزدانان بۆ تۆ نامبرە بران بە برا لەگەڵتا وەگو چۆن برایە نەسەبیەکە هەتاکو علاقەیەک لە بینی باوک و دایکا دروست نەبوو بێ و لێوە نەزانین هەردووکمان سەر بە دایک و باوکێکین برایەتیمان ناناسرێ. برایەتی ناو کۆمەڵگەشت کە برایەتە گشتیەکەیە برایەتێکە لەسەر ئەساسی ئیمان، لەسەر ئەساسی مسلمان بوون، لەسەر ئەساسی ئینسانی بوون، هەموو ئەمانە پێش هەموو شتێ بیرێکی قەناعەتە ناداخی ئینسانە. بۆ یەکە قورئانی پیرۆز ڕاستەخۆ ئەمەمان پێ فەرمێ لە دوو جێگە تا قورئان باسەکە، جێگەیەکیانێکا بە وەسف جێگەیەکیشیانە فەرمێ فأصبحتم بنعمته إخوانا، فأصبحتم بنعمته إخوانا. قورئان فەرمێ ئێوە بەهۆی ئەو نیعمەتەی خوا کە بەسەریا ڕشتن کە نیعمەتی ڕیسالە و پەیامی ئاسمانی بوو ئێوەی کردە برای یەکتر، کەوابوو ئەو گەلانەی کە لەسەر ئەساسی ڕەگەز یەکتریان ئەتواندەوە، لەسەر ئەساسی زبان یەکتر ئەتوێنەوە، لەسەر ئەساس و بنەماکانی مادارایی و ماڵ و جێگە و شوێن یەکتریان ئەتواندەوە، لەسەر ئەساسی خاک یەکتریان ئەتواندەوە. ئێستا قورئان ئەوەی بۆ حەلکردن، ئیسلام هات ئەمەی حەلکرد، پێی وت ئەم زەویە زەوی هەمووتانە، پێی وتن ئێوە هەمووتان لە ئادەمن، ئەوە هەمووتان لە ئادەمن، کابوو هەمووتان لە خێزانێکن لە ئەسڵا. ئەمەی تێگەیاندین قورئان ئەم حەقەتەمان پێڵێ کاتێک ئەفەرمێ ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثا. بۆچی ئەمەمان پێڵێ؟ تا پێمان بڵێ ئێوە وا نەزانن دوو ڕەگەزی جیاوازی دوو نەسەبی جیاوازن ئیتر وەڵا بە تەواوەتی لێکتر ئازاون. هەرچەندە ئێمە زبانیشمان جیاواز بێ و کولتوریشمان جیاواز بێ، بەڵام لە ئەساسمانەوە من ئادەمین، لە ئادەم و لە حەواین کە ئەو دوانە دایک و باوکی هەمومانن، ئەمان کاتۆ بە یەک. ئەم تەذکیرە قورئانی کە بەردەوام بە هەموو ئینسانی ئەڵێ کە باسی دروستبوونی ئینسان لە ذەکەرێک و لە ئونثایەکە بۆ چاندن و زەراکردنی ئیمانەکانی واتای برایەتیە لە ناخی هەموو تاکێکە. دواترێتە سەر ئەوەی خصوصیات ئەدا بە کۆمەڵگە، ئەو کۆمەڵگەیی کە مەسەرەن لەم بیرکردنەوەی هەیە و لە ڕوانگەی دینە و ئەڕوانی بۆ برایەتی ئەتوانێت برایەتی باتە بەجەستەکە. بۆ یەکا فەرمی فأصبحتم بنعمته إخوانا. دواتر لەوە سەریحتر و جوانترە فەرمێ إنما المؤمنون إخوة. لێرەدا بە شێوازێکە فەرمێ ئەگەر ئێوە ببنە لە پلەی ئیمانە بتانێ پلەی مؤمین بن، پلەی مسلیم نا، ئەگەر بتانەوێت ئێوە لە ڕیزی مؤمنون نابن بڵێن پێتان بوترێ مؤمین، ئەبێ برای یەکتر بن. کەوابوو هەر چینێک، هەر کۆمەڵگەیەک، هەر مسلمانێک نەیتوانی سیفەتی برایەتی لە خۆیان بەرامبەر براکانی تری بەرجەستە بکە، بابزانێ هێشتا سیفەتی ئیمانی تەواو نەبووە، هێشتا مؤمین نییە. چونکە ئەمە لە ئوسلوبێکی بەلاغیە لە قورئانی پیرۆزە کاتێک گەڵەن ئوسلوبی حەسرمان هەیە کە حەسری مەوسوفێکرا لەسەر سیفەتێک، یعنی ئەو مەوسوفە بێ و سیفەتە نابێ، بێگومان بەبێ و سیفەتە نابێ. کەوابوو مؤمنین کەی پێوتێ مؤمین، کەی بە منەوترێ مؤمین، کەی بە تۆوترێ مؤمین، کەی ئەم مجتەمەیەکی مؤمنین، کاتێ توانیمان پارێزگایی لە سیفەتی ئوخوە بکەین. کەوابوو هەر کەسێک ئیدعا بکە من ئیدعا بکەم موسڵمانێکی زۆر چاکم، ئەگونجێ هەر لە پلەی موسلیما بم، بەڵام نەتوانی بە ڕێز لە تۆ براکەی ترم بەرامبەرەکەم بگرم، مافی برایەتی تەواو دابێتێ لەو کەی کە دین لەم داواکە هێشتا سیفەتی ئیمان و تەواو نەبووە. ئەمەیە ئەو شتێک کە دینە فەرمێ کە ئیسلام لەسەر ئەساسی ئیمانداری ئەوێ وریابین. چونکە ئەو کۆمەڵگەیی کە لە نێوان براکان و موسڵمانەکانە نوێژ خوێنەکانی مزگەوتە عەلاقەکە پەیوەندێکە برایەتی نییە، هێشتا موسلیمن بەڵام هێشتا مؤمین نین. لە پلەیەکە تەجاوازیان نەکەوە پلە بەرزە کە پلەی مؤمنونە کە ئەو مؤمنانن کە قورئان باسێکە لە ڕۆژی قیامەتە لا خوف عليهم ولا هم يحزنون. ئەبێ وریابین هەموو کەسێک لە ئێمە لێرەوە خەرق کراوە، نوێژی زۆرم هەبێ، ڕۆژی زۆرم هەیە، زەکات ئەدەم چی یەکەم، بەڵام ئەم لایەنە گەورە کە وەسفێکی گەورەی ئێمەیە ئێهمالم کردبێ، حتممە بزانە هێشتا نچمە ڕیزی ئەوانەی لا خوف عليهم ولا هم يحزنون، چونکە ئەوانە مؤمنن، ئەوانە صفەتی ئیمانیان هەیە. ئەمەیە کە شریعەتی ئیسلام کاوە ئێوەی لەم ڕێگەوە من و تۆ تاگەکانی کۆمەڵگە زبانە جیاوازەکان، ڕەگەزە جیاوازەکان مادام لە ناو بازنی ئیسلامە کۆبوونەتەوە، ئەبێ ئەگاتان لەوە بێ حەچەند کولتوریشمان جیاواز بێ، بەڵام ئێمە مؤمین مادام منە بگەنە پلەی مؤمین ئەبێ ئوخوەتمان پارێزی. زۆر باشە کاک دکتۆر. ئێستا دەمانەوێت بگەڕێمەوە بۆ پرسیارەکەی پێشووتر، باسی نەسەب و خوێن و
ڕێگەز و نیشتیمان و وڵاتمان کرد باسی برایەتی نێوان مسلمانان و بڕوادارانیشمان کرد وەکو قورئان باسی دەکا و جەنابەت بەڕوون و زۆر بە جوانی باست کرد بەڵام ئەمانە تەزاروبیان هەیە یان ئەمانە پشگیری یەک دەکەن ئەگەر کەسێکی باوەڕدار بی لەگەڵ باوەڕدارەکانی ناو وڵاتی خۆی و لەگەڵ ئەوانش کە ئینتیمای باوەڕدارەتیان نییە بەڵام هاو نیشتیمان هاوزمانتن لە وڵاتێکدا دەژین لە جوگرافیەکدا بێکەوە دەژین و لەگەڵ ئەوانی دەرەوشین یعنی ئەمانە ئاینداری دینداری برایەتی بەهێز دەکا یان کاڵی دەکاتەوە بەڕاستیە بێک شت هەیە لە قورئان کە سەرنجی بین قورئانی پیرۆز یەکێ لە ئامانجەکانی کە دابەزیەوە بووی بۆ دروستکردنی ژینگەیەکی لەبارە بۆ ژیان بۆ ژیانی هەموو ئینسان نەتەنها مسلمانەکان یعنی ئێوێ قورئان بە زبان ئێوێ پێمان بڵێ ئەو ریسالە خوایی کە دابەزیوە لە ئاسمانەوە بۆ ئەرز کە ناوی قورئانە ئێوێک ئێوە ئیشی پێ بکەن زەمینەیەک بسازێنێ هەموو ئینسانەکان ژیانێکی پڕ لە خۆشەویستی دوور لە کێشە و گرفت بەرێتە سەر ئێوێ ئەمە دروستکە بۆ ژیانی ئینسان کەمادەم ئێوێ من دروستکە بۆ یە کاکاتێکە فەرمی ئودخولوا فی السلم کافە بۆ بەم نەسافر ئودخولوا فی السلم کافە لە هەر شوێنێکە سلم هەبێ ئەبێ مسلمانان لەوێ هەبن لە هەر شوێنەکە دەستی برایەتی ڕاکێشای مسلمان لێ وجودی هەبێ نابێ بڕەزیکە ئەمە معنایەکی چیمان پێ معنامان پێگەینە کەوابوو قورئان لەگەڵ دروستکردنی ئەم زەمینە سەلامەتەیە کە ناوی چیە ناوی سلم و ئاشتی کۆمەڵایەتیە کە ئێستا پێڵ ئاشتی کۆمەڵایەتی لە هەموو کەس پەرۆشترە بووی یەکێک لەو ئەسبابانەی کە دروستیەکە بریتێ لە دروستکردنی ئوخوە برایەتی جا ئوخوەت یەکەم دەستپێکی وتمان یەکەم پێگەی نەخوێنەکەیە کە نەسەبەکەیەوە بریتە لە دووهەمیان قورئان پێمانە فەرمێ قورئان پێمانە فەرمێ وەسەخەرە لەکم ما فی السەماوات وما فی الأرض جەمیعا منه ئەرز و ئاسمان هەموو لە خزمەتی ئێوەیان بەبێ جیاوازی کابوو ئێوە لەوە شاها برای یەکتر مشتەرەکن ئەرز و ئاسمان هەمووی تەسخیر کراوە بۆ خزمەتی ئێوەی بەشەر ئینسان بەنی ئادەم بەبێ و مؤمن یا مسلم یا کەسێکی تری بێ بڕوا یا بڕواداری هەمووتان پێکۆ لەم ژینگا بێ ئەبێ پێکۆ بژینتیا خەرجیکەن ئەوەی کە بۆ ئێوە بەکاری بێنن ئەم تعمیمەی قورئان بۆ مەکە تەسخیری ئەرز و ئاسمانە دیسان پێگەی تەما دەستکا کە پێگەی ئینسانەکەی پێک و هاوبەشینتیایە لە شوێن تێتە خواتر بوو ئەوە کاتێ ئێمە دووگەل و سێگەل و چواگەلی ترمان هەیە ئەفەرمێ یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل بەڵام چی لتعارفوا مفهومی تعارف نظریەی تعارف لە قورئاندا زیاتر لە نزیکەی 60 و تقریبا ئەوەندە بەندی لە ژێرا کۆ بێتەوانێ یەکێ لەو بەندانە کاڵین تعارف ئەبێ لە بینی ئەم گەلانەدا تعارف نییە لەسەر ئەساسی نەسەب لەسەر ئەساسی قەبیلە و هۆز و هۆزگەرایی لەسەر ئەساسی زبان و کولتور بەڵکو چیمان هەیە تعارفمان هەیە گۆڕینەوەی کولتوری یەکترە دەوڵەمەندکردنی ژیانە بەوەی کە لای من هەیە لای تۆش هەیە ئەبێ ئاڵوگۆڕیان کەیت شتەکان هەمویان ئینتاجی بەشەریەتن ئینتاجی بەشەرین پێک و بین ئەمانە ئیسفادە لەوەی من کە تۆش لەوەی من جەوێت تۆکەم بەمعنای ئەوە نییە منێکی مەسەن کە کوردم ئەبێتە دژی عەرەب و فارس و تورک بوەسمەوە دروستکردنی ئەو جۆرە مەسەن ڕیتمە لە ناو ژیانە بەڕاستی دروستکردنی کێشەیەکی گەورەیە بۆ ژیانی ئینسان قورئانە فەرمی وا مەکەن وەرە لەگەڵ تورکە ئاڵوگۆڕی ڕاوبۆچوونی خۆکە کولتور بگۆڕنەوە لەگەڵ یەکترا لەگەڵ فارسەکانیشە بە هەمان شێوە لەگەڵ عەرەبەکانیشە بە هەمان شێوە کەوابوو ئەوەی کە عەرەب بەرامبەر تۆ لەسەر ئەساسی ڕەگەز هەڵەتی کردووە کە تۆش لەسەر ئەساسی ڕەگەز و قەومی بەرامبەر بیکە هەڵەتی کردووە ئەبێ هەردووتان پێکەوە فێر ببن ئێمەم گەلانە ئەمە ژیان سفرەیە کە داخراوە ئەبێ هەمومان لەسەری کۆبنەوە نای لەسەر خۆی بەمعنای ئەوە نییە تۆ من دەکەیتە ناخ خۆ لەسەری خوانی تۆ بێ و خوانی من نەبێ خوا فەرمێ خوانی هەر هەمووتانە خوانی تەنها ئینسانی مسلمانی و کافریش نییە بۆ مرۆڤ دروست کراوە ئەمە لە لایەکی تر کە دێنە سەر ئەساسی ئاینەکان دینەکان ئایدیا جیاوازەکان هەموو پێغەمبەرانێکە لەگەڵ گەلەکانی خۆیان نابوون پەیامێکی جیاوازیان پێ بووە بۆ گەلەکانی خۆیان خۆ ئەو گەلەی کە ئەم پێغەمبەرە چۆتە ناویان مادام دینێکی جیاواز بەهۆی دینەکەوانێ لە بەرایەتیەوان دەرنەچووە بۆیە قورئان فەرمووە قال ئەخوهم لوط ئەخوهم فڵان پێغەمبەر بەبرا ناویانە با چونکە هەر لەوانە با ئەوانش بڕوادار من بەرامبەر ئەم بهێنانی پەیامێکی تازە کە هێنایەتی خودی ئەو پەیامە لە برایەتە ئینسانی و کۆمەڵاتێک دەریان ناکە بەڵکو بەهێزتریەکە بێ پێکەوە بژین لەگەڵیا ئەم بە هەمان شێوە داعیش لە کۆمەڵگاگە مەسەن شتێکی تازە پەیامێکی تازە دینێکی تازە یا بڵێن ئاینێک بێنە کە دژی ئەو کۆڵ لەگەڵ ئاینەکانی ترا نەگونجێ معنای ئەوە نییە کە محبووم بە عەدووی ئەو دوژمنی ئەو لەسەر ئەساسی تعارف و پێکەوە ژیان و کۆڵ پێک و ئاڵوگۆڕکردن هەر برای یەکترین چونکە ژینگەکە پێمانەڵە برای یەکترین چونکە ژیان داخوازیەکە کە بە برای یەکتر بین نابێ ئێمە ئەم کولتورە بێنەوە کە کولتوری ڕق و ڕقداریە بەڕاستی بەخێوکردن یا بەڵام گەشەدان بە کولتوری ڕق بەرامبەر یەکتر
ئەمە ئیسلام نەفرەتی بێکە بۆیەکە خودی ڕغرێبوونەوە غەضب شتێکە هەر لە ئیسلامە حتا غەضبی تاکە شخص کە خۆی بەرامبەر خۆی لەگەڵ لە شتێکە هەیەی ئللا لە کاتی جەنگانە بێ لەگەڵ دوژمنانە کە ڕێگەی پێداوە کەوی پێوتێت تەوزیفی ئەو توانایە تاقێک لە ئینسان هەیە کە غەضبە ئەبێ بۆ شتێک تەوزیفەکەی کە بەرهەمی هەبێ کە بەرهەمەکەی دیسان دروستکردنەوەی ئاشتی و ژیان بێ ئەگە بەرهەمی نەبوو نابێت تەوزیفەکەی بۆیە حتا بۆ تووڕەبوونیش پێغەمبەری خوا چارە سەیدانەوە کەسە تووڕەبوو لە حاکم تووڕەبێ نابێ حکم بە قازی تووڕابێ نابێت کە دیلەکەی تووڕەبوون هیچ حکم بێ مفتی نالەکەی تووڕەبوون فتوا بە هەموو ئەمانەی بۆ ژیانی پێتێکە چونکە فتوایەکەدا بەڕاستی بەدافعی قینەیدا بەدافعی ڕقەیدا کەوابوو لە دەرەنجامە ڕق دروستەکە خۆشەویستی دروست ناکە لە دەرەنجامە ئەچەی وێران ئەکا دروست ناکە بەڕاستی ژیانی موسڵمانیش لە ئەساس و هەمویان پەیامی ئیسلامی پەیامی بیناکردنە حەزەکەم ئەم حەقەتە بڵێم یعنی پەیامەکان ئەحکامی شەرعی لە ئیسلامە هەموو ئەحکامەکانی ئەحکامی بنیادنانە نەک ئەحکامی وێرانکردن ئەو حەقەتە بڵێن بۆیەکە حتا قیتال لە ئێمە لە ئیسلامە قیتال بۆ ئەوەیە بمانە وێرانکاری نەهێڵین ئەسڵەن ئەگەر قیتال بۆ وێرانکاری بڕایگری لەبەرەوەی مجموعەیەک هەستاون بە وێرانکردنی ژیانەوە دەمانەوێت بیانی سەرتەریان ئەبێ ڕاستی بۆ ڕێخستنی ژیانە ئەگینا قیتال ڕێ پێ نەداوە بۆیەکە مەفهومی جیهاد لە قورئانە بەردەوام جیهاد بەردەوام هەیە تا ماڵی تا یوم القیامە تا ڕۆژی قیامەت چونکە جیهاد هەوڵدان و کۆششکردنە بەس بە هەموو ئەسبابەکانی ژیان بۆی ژیان ڕێخین بەڵام کات دەبێتە قیتال لە قورئان قیتال جیهاکاتەوە ئیتباسی جیهادی لە پێوە نانێ وقاتلوهم جا باسەکە هەو کاتی بوو بە قیتال جیهاد نامێنێ بۆ ئەم مەفهومە قورئانێ چونکە جیهاد شتێکە کلمەیەکە بەردەوام خزمەتکردنە بە پرۆسەی بنیادنان ژیان بنیاتەنێ ئێوە لە کۆمەڵگەیە دروست کە ئەم کۆمەڵگەیە سەر تاپا بە معنە جوانەکانی ژیان ڕازاوە بێت دوور بێت لەوانەیە کە بێتە هۆکاری تێشکاندنی خۆشەویستی و برایەتی و تەبایی و کولتوری مەسەلەن پێکۆژیان تێک بە زۆر باشە کاک دکتۆر پێویستە مرۆڤ لە بەرامبەر برای برا مسلمانەکەیدا برا بڕوادارەکەیدا پێویستە ئەم چاوەڕوانی لەو چی بێ و ئەو چاوەڕوانی لەم چی بێ ینی ئەو چاوەڕوانی چێکە دەبێ ینی ئەو کارە چێکە دەبێت لە بەرامبەر یەکدا بیکەن خۆی یەکەم لەو شتانی کە هۆکارن بۆ ئەوەی کە برایەتی دروست نەبێت دابڕانە لە یەکتر یەکی لەو شتانی کە پێویستوان بۆی برایەتی بسازێنینەوە ئەبێ بەڕاستی پێکەوت تێکەڵ ببین ئەوێ سەردان و علاقاتمان هەیە چونکە بۆچی پێغەمبەری خوا لە چەندین فەرموودایە فەرمێ زیارەتکردن و سەردانکردنی برایەکن لە پێناوی خوای گەورەدا هەزارن سەدان گونا لە ئینسان ئەوەرێنێ بۆ چونکە بۆ دروستکردن و سازدانەوەی ئەو برایەتەیە قسەیەکی جوانی فەلسەفی هەیە ئە فەلسەفیش ناشتێکی واقعیە ئەگەر ڕێگەیەک لە بینی دوو دیا هەبێ ئەگەر ماوەی خەڵک بەسەریان ڕێگەکە کوێرە بێتەوە بەزەگە بەردەوام ڕێڕە بەسەریا بڕوە ئەو ڕێگە هەر بەردەوام دیارە برایەتی شەر بە هەمان شێوەیە ئەگەر ئێمە بەردەوام بەسەریان نەڕۆین علاقات دروست نەکەین لە بینی یەکترا ڕێگەکە کوێرە بێتەوە ئێستا کۆمەڵگەی ئیسلامی بەرەو ئەم حاڵەتە هاتووە تیمێک لەگەڵ تیمێکا گروپی لەگەڵ گروپێکی ترا دابڕاوین لە یەکتر تێکەڵ نابین ئەو دابڕان لە یەکترە ماوای لێ کردووە ڕێگەکەی نێوانمان کوێر بۆتەوە لەوانەیە بەرێکەوتنیش دروست دەست سەری کێشاو بۆ قین و ڕق لێتر بەبێ کاکە بزانانی ئێمە خۆ لە 95 لەوانەیە یەک بۆ چوونمان هەبێ ئەگەر ڕایەکی جیاوازمان لە 5 بلێندی ئەحکامی فقهی ئیجتیهادیە ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە ئەم ڕێگە کوێکەوەین کابوو یەکێک لەو چاوەڕوانیانە بەڕاستی تێکەڵبوون لەگەڵ یەکترا خوێندنەوەی یەکترە سەردانکردنی یەکتر دانیشتن پێکەوە ئەگە دانیشتی پێکەوەوانە حەبە دانیشتنەکە خۆی کۆمەڵە جایەکە ڕق کۆتایی پێدی هەر دانیشە لەگەڵیە ئەم جاکەوتە قسەکردن بە کۆمەڵە قسەکردنە بین یەکترا لەوانەیە زۆرێکی تی شێوانە ئەڕوا کەمینێکی ئەمێتوانێت با لەوە چاوپۆشی بکەین نمونەیەکی نێوانی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ زانەکە کە ئیسماعیلە يعني زۆر لەگەڵ ئیمامی شافعیە بەردەوام ڕای جیاواز لەگەڵ شافعیە هەبوو جارێکی دێ بۆ سەردانی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ لەسەر مەسئلەیەکە ئەکەونە خلاف ڕای جیاوازیانە بێ دەنگ بەرز لۆ دروست ئەبێ هەڵ ئەسێت ئیسماعیل بڕوات بە شێوازی چۆن لە تۆراند ئیمامی شافعی چی بکە باشە ئەچێ ڕەشوی حیوانەکەی بۆ وەگرێ یەسرەکەی بۆ سەرکەوێت ئەفەرمێت بەڵێ ڕای جیاوازمان هەیە بەڵام ئایا شایستە نییە بۆ ئێمە هەر برای یەکتر بیت بێگومان شایستەیە دا ئەوەز دۆسە حیوانەکە دەستی شافعی ماچەکە سێ جار ئەم هەڵوێستە جوانە مردانەیە لە زانایەکە واکە بەرامبەرەکەی ڕیسان کێشەکاتەوە بەردەمی بەڵێ ڕای جیاوازمان هەیە بەڵام هەر برای یەکترین زۆر باشە کاک دکتۆر دەمەوە بپرسم لە ئێستادا برایەتی نێوان مسلمانان دەتوانێت چی بکە دەبێ برایەتی ئێمە تەنها بەشی ئەوە بێ
کە ئێمە لەگەڵ حیزبێکی ئیسلامیدا لەگەڵ گروپێکی مسلماناندا تەنها بەشی ئەوە بکە کە ئێمە لە ناو خۆوان دابرابین یان دەبێ بەڕاستی بەشی ئەوە بکە لەگەڵ گروپە ئیسلامیەکانی تر پارتە ئیسلامیەکانی تریان لەگەڵ دەرەوە خۆشمان هەوڵی برایەتی و هەوڵی ئاشتەوایی و هەوڵی خۆشەویستی بێکەوە بدەین. لە ڕاستیە من دەڵێم جایکە زۆر غەریبە کە مسلمان بین خۆمان ناوە مسلمانە بەڵام بڵێن حیزبێکی ئیسلامی حیزبێکی ئیسلامی علاقەی نەبێ. يعني أو غريب بيوم وتيجم إنما المؤمنون أجر ثاني بنا رزي مؤمنين أبي براتي بالزن كعبو هر جروبي إسلامي أجر إيه بلا من مؤمنهم براسي أبي كلا سر أخوة بكا أجر نايكا أو حد فمزانا الصفة كاني مؤمنين يقوى در جبل جنة كدوا بهوانا ب أو صفة لا قيامة المحاسبة نكره بهوانا بشد رزي أواني كالقرآن بعثك لا خوف عليهم ولا هم يحزنون أوانا بس مؤمنين أو بو مسلمين بو مؤمنين أنا توش مولي هناكي لبرو أمريكا كلوش تانا بلام غريبة يعني بنبل مسلمان وحزبي سياسيين وبيكوا لملاطين بلام برايك تنين أو بحالتك أبي براسي أجهيا أبي تبرين ري هل أصلا وكبرين جولك لكميل جولك لبكون لدواكوتن جولك أصلا لبيادنا كدن تنجشتن لخودي تقبل أنا كيف بدرسي خوان أجي من توانين أما بتوانين هو توانين صدان بس الله كتير بتوانين هو أجا نتواني أمر قد سراي جواز آخر حزب إسلامي حزب إسلامي تلا جواز كيدا شيء لأنه يجوا رجوع زكاة وحج وسفترها هي لعبادتها هيتي لشهانيتي لشيء للروانجية كي على بوشوني كي سياسية كمالاتية على مساهيتي كبرامبر موقعك هيتي موقف السياسي جوازا ناكات أو براتي من تيجا كان دكتور من دمي وببرسم إما كرأي جواز مان هي هدف وأمان زمان يك هدف وأمان جا بلام أوي وسعيل وهكارا كان من مدماني بجواز بكاريبيني بولا كاتك دا خوا دا فرمي إنما المؤمنون إخوة برابن يعني بنما براتي دبي هبي أجر نبي إيمان تعاونيا قرفت لا أو هي بو إيمان بوني يعني إيماني تاكا كان يعني إيماني أو أنداماني أو حزبي شيء إسلامي أو بارتي شيء إسلامي ناتواني باي أو بكاكيما الرأي جوازي يكتر قبول كين وكو أو نموني برزت بيشتر باست راستي أبو شي ناتوانين بيم ويا بشكي خود جولك لا صفتي أناني كلناوكم الجا بداخو اسا عنادي سياسي وأنانيتك لناوكم الجا إما دا عالم إسلامية بربابوا أم أنانيته واي كدوا لوي من رأيكم هي بيم ويا من تواوم جيجل من هيك نعزاني جيجل من زعنانية جيجل من راس داكا جيجل من نيبيكاوا أم جور مطلقي دانا برار فسندي لخوامانا واي كدوا لوي ك هاي شافعي مطلقي نادا بخوي برامبر هاوركي خوي بلا تنها مطلقا من راسب قاعدة كي جوان دانية فمن رأيي من راسب ولا احتمالي هلا شيء جوان رأي برامبر كاش مهري احتمالي راسي شيء من موقعته قبول أم جور كلتورة مانية أم كلتورة مان لبيت وتوا أما لبيش زانا كان يخوامانا هبو طبعا الإمام الشافعي رحمة الله عليه بالرعيد وببيشنجي فقه اختلاف ده عنده كملا قواعد وضابط جواني دانا ولا بس فقه اختلافه اما النية اما نباتي اما شيء ما دانا ان انانيتك ما بوخو ما ندرس كدوا ام انانيتي بدوري عقلين هو ترى انت قوقع حول الانانيه وخو دوري بخوما عقلين ما يعني الخوم في راسه او هالخوي في راسه او هالخوي في راسه يتل في منوايا او اجتهادي او نبي او بوشوني او نبي حقيقتي ثانيه ده مطلقيدان بحقيقه لا القران تنال لا اخوه لا انسانيه انسان قد لحق نبي والله مطلق من حق لا منه جزء أجا جونجي حقيقة لا من به ده جزء تي لا يكتب لابوتو بيقومن إما بو بو جزء يكون بمطلق في دابي أما هلاكي جورية دو هم لو اشتاني براستي كبوته هو كاري دابراني أمبرياتي يعني مسلمان أنا بقشتي أقرأته بو جوري لدابران لبيني يكترا هر بوي كناوي إعلانك أبو خوي يتدابر لبيتر خوي جا كاتو أنا إيشي جا كاتو بناء جا كاتو كاري جا كاتو أما تكلنا بونكا واي كدو كدابرين رجعين وانا نتكير بوتو حال خالك يترك واكا لو يدي سان امبرايتي لان وانا ندرس نبي من بي ماي بابو بكل متيجشتني خوم يعني هنا كدنا او قبل شونا سابنا كدنا بو برامبر تلمان ريزنا قدنا لراي برامبر اما الريز داناني براي برامبر مان كاديكا كبيس كاد الفقه اختلافا چند الراي خوم بريز بلا بريز الراي توش بلا ولا بريز بي بلا ملزم نية بقصد داكم بلا هو معناه أول نية تبدي جاي تبكم جهنا أما قصة كمان أم رزقتنا معناه تاني رزق يدي يقلم بود جاتينا كم
ئەم جار پێکەوە هەمومان ئەم دوو ڕێی جیاوازە سێ ڕێی جیاوازمان هەیە زانانی ئێمە جاری وایە لە مەسەلەیەکی فقیە زیاتر لە 15 ڕێیمان هەیە لەسەر جمعە 15 ڕێی فقیمان هەیە بڕێکی لە فقەها زانە ئەوانە تۆ غەڵەتەکە تۆ ڕاستەکە من ڕاستە تۆ غەڵەتەکەەوە شتیوان ناڵێن چونکە هەر کەسە ئەزانن لە فقی اختلافە کێ دلیلی هەیە ڕێی ڕاجح و مەرجوح هەیە ئەگونجی ڕێیەکەی تەسەکانە من لەم سەعاتەیە ڕاجح بێ تۆ مەرجوح بێ گونجێ لە زەمانێکە ڕێی تۆ بەهێز بێ ڕێیت من لاواز بێ پەیوەندی بە کات و زەمان و شوێنەکەەوە هەبوو بێ بەڵام مانە ناکاتە ئەوەی کە من ڕێز لە من ئەگەر تۆ من نەخێنەوەکو برادە سیر نەکەدەم یانی ڕێز لە بەرامبەری ڕێکەی من نەگەتووە ئەمەیەک بۆ لەو کولتورە خراپەی کە نێوانی موسڵمانانە بەگشتی حیزبی سیاسی لە بەینانە هاوون ئیسلامیەکان ڕێیان ڕێز لە ڕێ بەرامبەر ناگەن سەر ڕەزیەکە ڕەزی قاتعیشەکە بە زۆر بە خراپیش ئەم کاری تۆ تەواوی تر لە سەد هەڵەیە ئەم ڕێز نەگرتنە بەڕاستی نەهێشتنەوەیە قیمەت دانان بۆ ڕێی بەرامبەرەکە واکە برایەتیشە شۆرێتەوە کە لە ئیسلامە پێویستمان بەوە هەیە ئەمە ڕێزی بەرامبەر و ڕای بەرامبەرمان بگرین و هەر شتێک بێ ڕاکەی ئەمجا ئەگە توانیمان بە حجە ئەترافی قەناعەتی پێ بکەین جێ خۆیەتی نەمانتوانی ئەوە زەمن خۆی فێرمانەکە زەمن چەند جا وتومە ساڵەکانی پێشن چەندها اختلاف هەمگە بەگیان پێویست ناکەم دانیشتم اختلاف و مناقەشە بکەین چونکە بە مناقەشە کە سەڵگری صفەتی عینادین ناگەین یەکتر بەڵام لێمان گەڕێ خۆی زەمن فێرمانەکە زەمن بەشێکە لە چارەسەر زەمن مەدرسەیەکە ئەو ئینسانانەی کە مەسەن فێر نابن خۆی فێریەکە پێ دەڵێ کاکە وڵا واقعەکە ئەمە خوازێ ئەوەی تۆ کە دەبەڕاستی باش نمایان باشە واقع پێ هەندێشت فێرەکە لە بەرەو لێ گەڕێ با زەمانێ بۆ خۆی بڕا بۆ حاڵەتە زانچی بەسەر دێ بەڵام گرنگەوەی هەر برامە هەرە بێ لەگەڵ یابم هەرە بێ پشگیری بکەم هەرە بێ هەڵسەردانی بکەم ئەبێ عەلاقەم لەگەڵ یا هەبێ ئەبێ خۆشم بوێ بۆ یەکە بەڕاستی پێویستەکە هەموو موسڵمانە لە شوێنی خۆیەوانێ لە ناخیا بەرامە براکانی موسڵمانەکانی خۆی کولتوری ڕق دەربێنە ڕق لابەرێ ئاوا کە سەرنجداک و نورسی ڕەحمەتی خوای لێ بێ خوا فەرمێت کاتێک کوڕ بۆ خوای گەورە لەگەڵ هەموو گەردون و هەموو موسڵمانانی عالەم ئەوازان کوڕ و شەبە ئەو هەستە تاکو نیگێتێ لەزەتی لە نابینی هەتا و قەناعەتە ناختا دروست نەکەی کە بڵێ لەگەڵ گەردون هەمویان لەگەڵ دار و درەخت و دروستکراوەکانی خوال لەگەڵ هەچی ئینسانەکانی سەر زەوی هەیە کە موسڵمانن کە ئەچمە سەر دەوڵم سبحانە ڕەبی العەلا وان پێم وایە هەر لەگەڵ هەمیانە پێکەوە ئەم ڕۆحێتە ئەکاتە برای یەکتر کاریگەریشی ڕوون و جوانیشی دەبێت لەسەر عەمەلی ئینسان زۆر باشە کاک دکتۆر سەبارەت بە کەم و کورتیەکانی یەکتر پێویستە ئینسانی بڕوادار لە بەرامبەر کەم و کورتیەکانی بڕواداردا لە هەر شوێن و مەقام و جێگایەک بێت هەڵبەت پلەشمان هەیە پلەی خوێن و پلەی ئەوانەی باسمان کرد ئەوە نزیکتر دەکاتەوە بەڵام ئەگەر ئیمانداریش بێ ئەوە زیاتریشە دەبێت سەبارەت بە کەم و کورتیەکانی یەکتر بڕواداران چۆن بن لە ڕاستیدا ئەمە وەکو چۆن برایەتی کۆمەڵێک هۆکار هەیە بڵێن کۆمەڵێک ڕێوشوێنی هەیە بۆی دروست بێ یەکێ لەوانە لە بەرامبەر هەڵی یەکتر کە هەڵاکەین هەمومانە زانین پێغەمبەری خوا قاعیدەیەکی پێوتوین کول بەنی ئادەمە خەتا نابێ هیچ ئینسانێ پێی وابێ معسوومە هیچ خەتا ناکە ئەبێ بزانین کامەمان زۆر گەورە و بەڕێز و زانایە ئیلا خەتاە ئیلا هەڵ هەرەکەی مادەم یا بێ مرۆڤ نەبم یا ئەبێ بێ هەڵە بکەم هەروەی خی پەروەردگاریش باس دەوە دەکا گەر ببوورە کاکتۆر باس دەوە دەکا کە ئەگەر ئێوە تاوان نەکەن من گەلێکی تر دێنم ئێوە لەناو دەم گەلێک تاوان کات ولیان خۆش ببم لەبەرەوە کاوە بۆ بێ بزانین ئەمە قاعیدەیەکە لە ژیانمانە یاسایەکە بۆ هەموو مرۆڤەکانە بە تایبەتی کەوە کەڵە کول بەنی ئادەمە ئەو موسڵمانیشی تایە منی موسڵمانیش هەر هەڵاکەم بەڵام وەخەیر الخەطائین ئەتەوابون فەزیلەتێکی گەورەیە کە من اعتراف کەم بە هەڵەکەم جوانە ئێمە ئەگەر بمانەوێت برادی بپارێزین پێش هەموو شتێکە بێ ئەگەر هەڵم بەرامبەر تۆ کرد بڵێم وڵا براکەم هەڵم کردو داوای لێبدنەکەم اعتراف بە هەڵەکەم جورئەت و بوێرین تیاابێت ئەمە فەزیلەیە گەورەیە بۆ ئینسان وان نەزانین چووکیە قەت لەنگین نییە لە بەرامبەر برایەکمان من داوای لێبدن کەم کاتێکە هەڵم بەرامبەری کرد بێ ئەوە گەورەیە بۆ من ئەم جا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە کاتێکە کە دا ئەبڕن دوو کەس پێکەوە کامەیان دەست پێشخەریەکە بۆ ئەوەی چێ داوای لێبدین لەکە ئەوان ئەبێتە خاوەنی گەورەیەتی گەورەکە بۆ خۆیە بە ئەجە گەورەکە بۆ خۆیە بە ئێمە مسابقە بۆ لەمایانەکەین بەیسەکە بەڕاستی لە برایەتە مسابقە پێشکەوتن ئەلەم بوارە بکەین کێمان ئازایە لە پێش ئەوی ترمانەوە هەڵەکەی دە بەرامبەر کەسی کە کردوێتی بڕوا چارەسەریکە ئێمە کاتێک کە ئوجورەتی ئەمەمانتیانە بەلەنگی ئەزانین یا پێ تەلیغابینەوە یا جۆر جار هەیە شەرمەکەی لە بەرامبەریە یا جۆر جار هەیە عیزەتێکی جۆرە بە عیزەتی نەفسی خۆمانێت زۆر پێمان وایە عیزەتی نەفسە کە بەڕاستی ئەوە زیلەتی نەفسە عیزەتی نەفس لەوایە نییە من غەڵەتم کردێدان بە غەڵەتانانێم ئەوە بەڕاستی ئەو پەرزەلیل بوونە ئەو بوومەتە کۆیلەی تاوانەکەم الاعتراف بالخطيئة فضيلة باش کرد بوومەتە کۆیلەی تاوانەکەم من ئەگەر هاتوو خراپێکم کردو دانی پیانانم
خجێ خۆیەتی خراپم کردووە بەرامبەر تۆ جوێنێکم پێدای خوانەخواسە مووقعێکی مووقیفێکی خراپم بەرامبەر تۆ هەوە لە جێگەیەەکە ئەبێ اعتراف بکەم کە ئەمە هەڵەیە کە دوومە ئێستاش ئەوە هاتوون داوای لێ بدنەکەم لە قورئانی پیرۆزان نمونەمان زۆرە لەم بابەتانە نمونەمان زۆرە نمونەیەکیان کە زۆر واقعیە کاتێک بین لە قسەی سوڕەتی سەیدنا یوسفا خوای گەورە باسی کۆمەڵە برای نەسەبیمان بووەکە بەرامبەر برایەکیان چ مووقیفێکیان هەیە دواتر ئەم برایە خوای گەورەیە کاکەدە بە کەسێکی زۆر گەورە ئەمانە هەمیان حاجیان پێ بێدایندا پێویستیان پێێتی بەڵام کە ئەچن لە کۆتاییە هەموویان دانێنن مەگەڵەتەکانیانە ئەمجار لێ خۆشببووی تەواو دەرەچێ بۆ هەمیان ئەو کاتە ئەبنەوە بە خێزانێکە کە لە کۆتاییە بەرسە نعمەتی خوا کۆبن و برای یەکتر و باوکو دایکی کوڕنوشی ڕێزە بن بۆ سەیدنا یوسف و پێکەوە کۆبنەوە لە جارێکی تر دوای داڕانێکی چەندین ساڵ ئەوش دەمانگەێنێتەوەی کە دیسان زەمن لێرە چارەسەری باڵە زەمان چارەسەری کرد زمانێکی زۆر تێپەڕی 14 ساڵ تا ئەگەن 29 ساڵ چووکە دەمەنی سەیدنا یوسف مناڵ بوو دوایی بووە تەمەنێکی گەورەی گەن هەزەکە نزیکەی 30 ساڵ وایین 15 ساڵ تقریبا زیاتر تێپەڕێ ئەمە مەبەستەکەم لێرە ئەوەیە کە بەرە مسلمان بەرا مسلمان پێویستەکە پێش هەموو شتێک ئەو اعتراف بە خەتەکات دووهەم لە ڕاستیە بمانەوێ نەمانەوێ ئێمە کە جوڵین حرەکەتمان بوو بەرێکەوتنی شارە بێ یانە بێت تۆ لە ژیان تا دانیشی لە ژوورێکا بۆ خۆت نەجوڵی یا کە جوڵای قسە کرد نووسیت دەرزەوتەوە هاتی ڕۆیشتی ئیلا قسە ئەکەیت خەڵکت نیگارانەکەی ئەمەمان هەمومان ئەومانە بێ طبیعەتی ژیانی شەرواتانێ نەجوڵێت هیچ وانە کەس عازێت نایە جوڵات بە جوڵانەکە دەگونجێ هێندێ دڵخۆش بێنێ دڵعاژی هەندێ عازێت خوا ئەوەی کە عازێت دەخوا لە بەرامبەر تۆیاک بە جوڵانەکەی تۆ ئەگەر تۆ خەتات بوو تاوانەکەی هی تۆیە شتێکت کردووە جۆرە لە ڕوانی یا تێڕوانی یا جۆرە لە قسەت کردووە کە بەر ئەوی گرتوێتەوە جێخۆیەتی چی تەوزیحی بۆ بێ جێخۆیەتی چی ئەوەی دڵیایەتی تۆ دەریبێنی نەک بەسە بڵێ وەڵام مادام وعڵێتت ناچم بەلایە مادام وای پێوتم داتە مەرحەبای ناکەم کە ئێمە بەڕاستی ئەمەمان هەیە جاری وایە زۆر برای یەکترین یەکترمان زۆر خۆشەوێ لە مووقیفێکە کە تەقین بە یەکترایەتر یەکتر داڕێین ئەمە کەواتە برایەتەکەمان باێ ئەوەی نەکردووە کە ئێمە هەڵی یەکتر بڵێ باەیە مووقیفی نەکردووە ئەمە هەڵی گەورن بەڕاستی ئەو مجتەمعی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دروستی کرد لە سەردەمی خوا لە نێوانی سەحابەیە بینین یعنی ئەوس و خەزرەج دوو نەتەوە دوو مەسەلەن هۆز بوون پێکەوە بە درێژایی مێژووی چەندین ساڵ قەبرستانەکانیان لە یەکتر پڕ کردبوو بە کوژرانی عەشیرەت و عەشیرەتگەرایەتی کاتێک پێغەمبەر چێتە ئەو مەدینە عەلەیهی سەڵات وسەلام چی دروستەکە لە نێوانیانە ئەیان کاتە دوو برای وا کەس نازانێت کامانە ڕۆژە ڕۆژان دژی یەکتر بوون حتا یەکێک لەوانە لە ڕێواتێکا فەرمی جارێکیان کە پیانسم گەڕایەوانە بۆ مەدینە سەیرەکە چۆنەڵێ کۆنە قینەکە لەبینی هەندێکیان زیندوو بۆ تۆ شوشەیان ڕاگەتەوە بەرامبێتە ڕاوەساون پیانسە چێتە فەرمی ئەڵڵا یعنی چۆنە خوا کەتان لەکوێیە تازە گەڕانەوانە بۆ کارەبەرەکانی پێشینتان جا فەرمی پیانسم کە ئەو قسەیە فەرموو بەس بەو دوو شەیە هەمیان باوەشەکە بێکترا لە گریانی وتیان ناشانی وتیان تەڕە بوو فێزگەکانی تەڕیەکەت ئەم ڕۆحیەتە پیانسە دروستیکە بۆ ئەم جۆرە سەحابانە بە دوو کەلیمە توانین حەلی کێشەکانیان نەکات چونکە بۆ ئەساسی ئیمانەکان باش پتەو کرد و پێشتر باشی پەروەر ڕاهێنابوون ئەگەر جار بەجارێکی کەسێ بیەوێ فتیلەکە گەرمکە بە پشوترین و بە وشەیەکی کەلیمێکی کە کەمیش چارەسەرە بێ ئێمە بەڕاستی ئەم ڕۆحەمانیە ئێمە ئەم پەروەدە لەسەر ئەساسی ئەم پەروەدە ئیمانی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام چینی لە سەحابە و تابعینی لەسەر پەروەدە کرد ئێمە ماون کردووە ئەمەمان بەڕاستی ئێستا لێون بووە پەروەدە ئابین هەمومان ئەوەندەی لەلایەنی ڕۆشنبیری و ثەقافی و خوێندنەوە و زبانزانین و قسەزانین خەریکە بین ئەوە گرنگی بەم لایەنەمان نادەین کە ئەمە بەشێکی زەروریە بۆ دروستکردنی ئەو کۆمەڵگەیە کە برایەتی تیا پارێزراوە زۆر باشە کاک دکتۆر داپۆشینی هەڵە و کەم و کورتی یەکتر پێویستە بڕۆدارن هەڵە و کەم و کورتی یەکتر داپۆشن بەڵام ئەمە ناچێتە چوارچەوەی کە ینی چۆن ئەگەر برایەکت گەندەڵیشی کرد دەشێ هەر بۆی داپۆشی گونجاوە هەر بۆی داپۆشی لە ڕاستیە خۆی حیسەکەی پیانسە فەرمێ من نەفەسە کوڕبەتەن و تەنفیس معنە کردنەوە لە شوێن تێشا فەرمێ ئەگەر هاتوو کەسێک عیبی کەسێکی داپۆشی شتێکی لێ ڕوودا باش وای دایپۆشی عیبەکان ئەو عیبانی کە باسێکە عیبی شخصی و کۆمەڵایەتین ئەو عیبانن ئەگەر هات و دوایی تەڕەتوباتی ئەگونجێ کۆمەڵاتی لەسەر دروست بێ یا قانونی لەسەر دروست ببێ ئەمانە گە مەسەلەن مافی یان زیانی کۆمەڵگای تیابێ ئەمانە باشتر وایە ئینسان دایپۆشێ چونکە تاکو کەمترین بە کەمترین زەرەر ئەو کەسە ڕزگارکەی زوو احتیوا بکرێت نابێ بڵاو کرێتەوە چونکە تەشهیر واتە گەشەدان بە تاوانێ یا بە جەریمێ یا بە خراپەیەک لە کۆمەلگای خراپە ئێستاش لە ڕووی زانستیەوە ئەگەر لە مجتەمەعێکە
ئەگە لە مجتەمەعێکا مەسەلەن هەڵەیەک ڕوەدا کەسێک هەڵەیەکا لەناو کۆمەڵگەیە ئەو هەڵە کردیەگە تو ئەو تاوانە زەق کردوانێ خەڵکێکی تیش دەوانێت چاوی لێ بکە بۆیە کە لە مەسلەی برایەتی ئیسلامە فەرمێ ئەوانەی کە خەڵکی خراپێکە گوناهەیەکە ئیشێکی خراپی کردووە خراپەکەی چکۆلە لە لای خۆی و کۆتایی پێبێنە مەیکە بە دەنگ و باسی خەڵکی تر یەکەم بۆ کەسێتی ئەو ئینسانە بپارێزین چونکە خێر و خەتاینە تەوابوون کە ئینسان خۆی تەوبەکەی بە ئیسلاح بە ئینسانە چاکسازی لە خۆیاکە دووهەمیان لەبەرەوەی ئەمە نەبێتە عورفێک لە کۆمەلگای خەڵکی تر چاوی لێ بکە هێندەشت هەیە خەڵک جورئەت ناکات کە یەکی دوانی بینی سێم جورئەتی ژەکات دوایی بیکە ئەوە بەڵام هێندەشتی ترمان هەیە کە پەیوەندی بە کاروبارێکی ئیداری هەیە پەیوەندی مەسەن بە حکومەتداری هەیە پەیوەندی بە مافی خەڵک گشتیەوە هەیە لە مافی گشتیا پێویستەکە کەسێکە جەریمەیەکە کەسێکە بەرامبەر کۆمەلگا خراپەیەکی کردووە ئەمە شتێکی ترە ئەمە بابەتێکە ئەوە قانونیە ئەوە مافی گشتی پێوە بەسراوەتەوە من مشتێک هەیە کە پەیوەندی بە شخص و کۆمەلگا و خێزانێکەوە هەیە ئەمە ئەسڵ وایە دایپۆشین چونکەوە بن بەڵام ئەوەی کە پەیوەندی ئەم زەلامێک زەرەری داوە لە کۆمەلگەیەک بەگشتی ئەمە جایە ئەمە خراپێکە کردوێتی پێویستەکان خرا لەسەر ئەمەی محاسبەش کرێ سزا بدرێ وەکو چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بەرامبەر ئەکاتێک کەوالیەکانی ئەنار بۆ شوێنەکان ئەوانەی یەکردن بەوالی ئەگەر خەڵکێش کاتی لێ بکردنا لەسەر تاوانی خراپەیە کردوانەی ئەسەر محاسبەیەکردن سەیدنا عومەر کوڕی خەتاب چەند والی محاسبە کردووە لەسەر کەش کاتی لێکراوە چونکە پەیوەندی بە مافی گشتی هەیە ئەوان حەقی عامی پێوەیە بەڵام لە سەمەسەر حەقە جوزیەکان و حەقە شخصیەکان و حەقە تاکەکانی کۆمەلگا ئەو ئەسڵدان پۆشین کەمترین دەنگ و باسییان بۆ دروستکەین یعنی حتا ئێستا هێندە ڕاگەاندن هێندە شتە شیرەکە بەڕاستی جێی خۆی نییە چونکە ئەوانە ئەبێتە هۆکارێکی ئەوە کە یەکەم ئەو خێزانە ئەو کەسایەتیە لە کەدارکەین دووهەمیشان تاوانن لە کۆمەلگا دەرئەخین ڕەواجی پێدەین بۆی لەوانەیە خەڵکان دەنگ و باسەکای بێسێ جورئەتی بۆ پیاوێ ئەویش بیکە زۆر باشە کاک دکتۆر بابەتێکی تر ئەویش ئەوەیە کە ئێمە میدیای کۆمەڵایەتیمان هەیە سۆسیال میدیا با بڵێن دیارترینەوە کە زۆر شایع فەیسبوک ئەم میدیایکی بەرپرس نییە یعنی هەموو کەس دەتوانێت چی بوێت پێی هەڵبواسێ لەوێدا زۆر جار ئەوانەی کە متەدەیینیشن ئەوانەی کە زۆر پێمان وایە کەسێکن ینی کە ڕیعایەتی برایەتی دەکەن ڕیعایەتی پاراستنی کەسایەتی تاکەکان دەکەن لەوێدا ڕیعایەت ناکرێ پێ دوایە ینی لەوێشدا لەو شوێنەشدا پێویست نییە مسلمانان برایەتی بپارێزن ڕیعایەتی برایەتی یەکتر بکەن لە هەر جێگەیەکا بێت یعنی لە مزگەوتا بێ لە ڕۆژنامەیە بێ لەسەر کەناڵی ڕاگەاندن بێ لە دەستگایەکی علامیک و فەیسبوک بێ لە هەر شوێنەکە بێ ئەبێ و سیفەتی برایەتیە پارێزراوە بێ چونکە کەس برایەتی سیفەتێکی کەسێتیە بۆ تاک بۆ دانەدانەی ئێمە من بە سیفەتێک ئەبێ ڕەچاوێکم تۆ کادێ بڵ بڵێ مسلمانم ئەبێ لە نووسینیشتان دەرکەوێ ئەبێ لە خۆتپەشتا دەرکەوێ ئەبێ لە هەڵسوکەوتشتا دەرکەوێ لێنووسین و ڕۆست نووسراوەکان لە هەر جێگەیەکە قسەکانن هەمان کردداری تۆن تعبیر لە کەسایەتی تۆ ئەکەنەوە تعبیر لەو کەسە شخصێتە ئەکەن کە خۆی ناوناوە برای من لەبەرەوە بەڕاستی من پێم وایە هەموو دەستگای ڕاگەبسە دەستگای مەسەن کۆمەڵایەتی ڕاگەانی کۆمەڵاتی وەکو فەیسبوک زۆر خراپ بەکارهێنرێ ئاراستەکەنەکەی ئاراستەیەکی نادروستە بەڵێ ئەم دەستگایانە تەکنۆلۆژیا خزمەت بە ئینسانەکە بەڵام پێویستەکە ڕێخستنێکیشی هەبێ زانین چۆن خزمەتی پێ بکەین بۆ ئینسان ئەگەر خزمەتی پێنەکردین زەرەی لێدان حەقوایە بەڕاستی کوڵین جۆرە لە تەزیقکردن و جۆرە مەسەن لە کۆنتڕۆلکردنی هەبێ چونکە ئەگەر هات و ئەم هەرچا پەرداخی ئاویش لە ئیسلامە ئەگەر پەرداخی ئاوم بیخۆمەوە ئەگەر زەرەی لێدان حرامە بیخۆمەوە حتى ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بە قسەیەکی فەرمێ ئەگەر بزانم ئاوەکە خۆمەوانێ کەسێتیم لە کەدارەکە قەت ئاو ناخۆمەوە ئەبێ ئەو نەوریابین چونکە کەسایەتی ئینسان گرنگە شریعەتی ئیسلام ولقد كرمنا بني آدم ئەکاتە سیمایەکی جوان ئەم تەکریمە خۆ تەنها ئەوە نییە بڵێ ئینسانەوەی تر لەسەر کورسێ داینانێن ئینسان ئەجوڵێ ئینسان حرەکەتی هەیە ئینسان لە ژیانایە بەڵام تەکریمەکە ئەوەیە ئەبێ لە کیانی ئینسانیدا نەبەزێ جوانە ئەبێ زەرەر نەدەی لەوەی قیمەتی ئینسانی دابەزێنی هەر کەسێک هەیە ئەم قیمەتە ئینسانیە مەقبولە حتا لە جەنگی شاکاتێکە ئینسان کەسێک بەرامبەرگەشی کوشت دەجگە لە کوشتنەکە بۆی نەشتی بەرامبەر بکە خۆ جەستەکەی لێوا مردووە بۆ لێ لوتی دەکەیتەوە چونکە قیمەتی ئینسانی نابێت دابەزێ ئەوەندە ئیسلام گرنگی بەو لانە داوە هەتا مەسەل لە مەسەلەی لایانی کۆمەڵاتیکردنە مامەڵەی کۆمەڵایەتی لەگەڵ کەسایەتەکانی ناو کۆمەڵگایە یعنی بچووک بۆ گەورە بۆ بچووک ئەبێ ڕێز لەبێ بچووکەکان لە گەورەکان لە بچووکەکان پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێ ڕەحمەت لەوانە یا لە شوێن ترا فەرمێ بۆ بڵێن میهرەبانی خوا مسۆزی خوا لەسەر ئەو کەسانە بێ کە گەورەکان ڕێز بچووکیان ڕێز گەورەکانمان نەگرن بۆ ئەمانەمان هەیە چونکە هەموو ئەمانە پێیوەستن بە قیمەتی ئینسانەوە
دە فەیسبووکیش هەرجێگەی بگەر گەشتێکی نووسی کارێک بوو زەرری دا لەو قیمەتە ئینسانی قەدەغەیە ئەوە ناڕەوایە ئەو ئینسانە کەوابوو ئیشێکی ئەنجام داوە پێچەوانەی وەصفی برایەتی و وەصفی خۆشەویستی و صفەتی ئیمانداری و دینداریە دینداری پێ مەڵەیە حقەتە نەبێ بزانی کەوتم من دیندارم دینداری پێ مەڵێ لە ژیان تا ئەبێ حرەکەتەکانت هەمیان ڕێکخەیت نابێ حرەکەت و جوڵەی تۆ لە ژیاندا جوڵەیەکی نامەزبوط بێ جوڵەیەکی ناڕێکخراو بێ ئەمە دین وامان پێ ئەڵێ بۆ یەگە مسلمان کاتە دەرەچی حەتاکو و زانانە فەرمو ڕەحمەتی خوای لێبێ زانانی پەرۆدی ئیسلامیە فەرمون کاتێکە ئینسان دەرەچێت لە ماڵ بەیانیان ئەبێ ئەوە لەبەر چاوی خوادامێ ئەمڕۆ چیەکە چونکە پێغەمبەری خوا فەرموویەتی من استوى يومه فهو مغبون هەر کەسێ دوو ڕۆژ یەکسان بێ ئەو ئینسانێکی زەرمەندە کابۆ بێ ئەمڕۆ بەرنامەی ئەمڕۆی مسلمان کە چوومە دەرەوە ئەمڕۆ لەم ڕوا چیەکەم چوومە دایرەکەم ئەمەوێ ئەم سیفەتەوە ئەم سیفەتە لەناو خەڵک خۆمان چی بکەم بەرجەستە بکەم ئەمەوێ فڵان عاشقەمەوانێ ئەمێ ئەوە دەست بڵێمەوان دەستەکەم بەم شێوازە بڵێمەوە ئەمێ ئەوە سەعات داوام بکەم دەوە کەمتر داوام نەکەم یعنی کۆمەڵێک وەصفی زیادە بخەمە سەر ڕۆژەکانی ترم ئەم جۆرە فێرکردنی ئەم جۆرە پەیوە لە ناو ژیانی مسلمانە بەڕاستی خاڵ بە خاڵ ڕۆژ بە ڕۆژ ئێمە بەرەو بەرزبوونە ڕوا چونکە مجتەمەعی ئیسلامی ئەگە بمانێک و مجتەمەعێکی ئیسلامی حەقیقی مامەڵە بکەین مجتەمەعی ئیسلامی مجتەمەعێکی بەردەوام ئەبێ بەردەوام لە پێشکەوتن نابێ متەتەویرە ڕاوەستاو نییە وەکو چۆن طبقاتی فوق كل ذي علم علمان هەیە لەسەر و هەموو زاناترێک هەیە لە کۆمەڵگەشا پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم عەبدەکانی خوای گەورە بەردەوام بەرەو خوا ڕۆن حەیسی قورسیە کە پێغەمبەری فەرمی بەردەوام بەرەو خوا ڕۆن حتا وان لێ دێ زۆر لە خوا نزیکە بنەوە کابوو ئەم ئێرتیقای پلەیە پێشکەوتنی ئەو ئینسانەیە لە ژیانە چۆن لە ئاسی پەروەردەیە پێشەکەوێ لە ئاسی عیبادەتە لە ئاسی پەروەردەیەشا پێشکەوێ چەندە من تەمەنم پیر ببێ و تەمەنم بەرەو سەرتر هەڵکشێ ئەبێ ئەوەندە عەقڵم زیاتر و لەنگتر مەنگتر ببێ ئەبێ ئەوەندە زیاتر و جوانتر مامەڵەم تونتر و تۆڵتر ببێ وە ئەم هەڵکشان لە تەمەنەیە پێمانە هەڵکشانیشە لە ژیانە هەڵکشانیشە لە هەڵس و کەوتە هەڵکشانیشە لە فراوانکردنی چاکەکان و فراوانکردنی شتە جوانەکان و شتە باشەکانمە تەنها نابێت من بڵێم من پیر بووم تەمەنم زۆر بوو بەڵام مامەڵەم هەر ساڵەکانی 15 ساڵین بێ هەری 20 ساڵین بێ ئەگەر هەر ئینسانە گەشتە تەمەنی 40 ساڵ و زانایە زان تەقریبا کۆمەڵ فەیلسوف فەڵێن هەر ئینسانە گەشتە تەمەنی 20 ساڵ و یا 40 ساڵ گەشتە تەمەنی 40 ساڵ و گۆڕانی بەسەر خۆیانە هێنا بزانن ئەو ئینسانە عاقڵە بەڵام عاقڵتر نییە گوجی عەقڵی هەبێ بەس عاقڵتر نەبوو بۆیە عاقڵتر بوایە چونکە ئەوە مەرحەلەیە لە قۆناغی لە تەمەن تێپەڕیوە ئایا ئەزمموی 40 ساڵ فێری نەکرد لە 40 ساڵا چی بکە جوانە تێپەڕی ئەم لەم هەموو تێپەڕانە هیچ ئەزمموی وەرنەگرتووە بۆیە کە هەر لەو زانە فەلسەفیانی ئیسلام ئەڵێن ئەکەوابوو هەر ئینسانێک لە هەر قۆناغی لە تەمەنە ئەوێ ئەزمموی تەمەنی پێشوو بەکار بێنێ بۆی لە ئایندە شتی جوانتری پێ بکە لە ئایندە ئەزمونێکی تر دروستکە بۆ ئەزمونێکی سێم بەرجەستەکە دووەم بەرجەستە بکە ئەمە بەڕاستی حقیقەتێکە لە ناو مسلمان ئابێ ببێ بەڵام هونمان کردووە زۆر باشە کاک دکتۆر کاتەکەشمان کەمەوە بەڵام پرسیارێکم هەیە ویژەوەیە بۆچی ئێمە وەکو مسلمان ئیدعای برایەتی دەکەین ئیدعای مسلمانەتی دەکەین بەڵام ئیدعاکردنمان زۆر ناپەرشێتە یان ناسێتە چوارچەوەی بواری عملیەوە بواری کردداریەوە لە مەیدانی کردداریە زۆر بەرجەستەی ناکەین بۆچی قسەمان هەیە و عملمان نییە قسەیەک هەیە کە حقیقەتێک چینەوە بۆ سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام پێغەمبەری خوا پێشە بێتە پێغەمبەر لەناو ئەو مجتەمەعە بەچی ناسراو بوو صادق ئەخلاق صفەتی صدق و ئەمانەت دوو صفەتی جوان بوون کە هەموو کۆمەڵگە شایەتیان بۆدا بەبێ ئیستیسنا کامەی زۆر دڵقی لێ بوو ئێزانی و دوو صفەتی وایە صدق و صادق و ئەمینە کەوابوو بانگەوازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە بەرجەستە بوو لە ژیانی خۆیدا لە 23 ساڵدا توانی زمینەیەکی زۆر خەڵکی بێنێتە ناو کای دینداری و ئیخواناسینەوە بەڕاستی داوە بەچی بوو بە جەستە بوو بە ئەخلاق بوو نەک بەزبان بە کردار بوو بڵێ کەمترین بەزبان بوو زۆرترینی بە ئەخلاق بوو سەرنجی هەموو مواقیفانەی پێغەمبەری خوا بە تۆمار کراون زۆربەی کردارن وای کرد لەگەڵ یەهودیەکە وای کرد لەگەڵ فڵان کەسا وای کرد لەگەڵ فڵان سەحابی وای کرد بەرامبەر فڵان قەوم وای کرد لەگەڵ فڵان گەلای وای کرد ئەوانەی تایفات و وڵای پێنجسەم وای لەگەڵاکردن ئەمانە بوونەتە هۆکاری بانگەوە ئەمە ماون کردووە ئێمە داعین بە زبان بەس داعینین بە ئەخلاق جوانە
بە زمان قسەمان شڵا زۆرە بەڵام لە ڕووی کردەوانەیە کردەیەکەمان کە پێویستە ئەومان نییە لە کۆمەڵگەدا نەناسراین بۆی کە صادق و ئەمین و ڕازگۆ و دەستپاک و چاوپاک و ئەمی لە هەموو سیفەتە جوانەکان هەر ئێمە نوێژەکەم وەڵام دوای نوێژەکەم کاڵێتە نانی فاشای وەلمونکەڕ ئەمە بەرجەستە نەبوو چونکە ئەم نوێژەی کە من ئەیکەم لە ئیسلامە ئەگەر نوێژێک نەیتوانی خزمەت کا بە ژیانی من و چاکەیەک لە منە زۆر کا خراپەیە کەم کاتەوە بمە مای خێری زیاتر و شەڕم کەمتر بێ ئەو نوێژم بڵێ بە کردار بە فعلی کردووە بەڵام بە ڕوامانەکەی قبول نەبوو بەڵام چێژی ڕوحی پێ نەداوم فەلسەفەکەی تحقیق نەبوو فێری کردداری جوانی نەکردم بە کورتەکەی ئەو قسەیە کاکەمەوە ئەڵێم هەرچی عیبادات لە ئیسلامە هەیە هەر هەمویان سوود و بەرهەمەکەی بۆ خەڵکە ئەبێ ڕنگ باتۆ ناو کۆمەڵگەیە ئەگەر ڕەنگی نەدایوانێت تۆ پێ دەڵێن عابیدێکی هەیکەلی ینی گوڵێن لەفزی بەڵام عابیدێکی حەقیقی نیت چونکە عابیدی حەقیقی ئەوەی کە ئەو عیباتاناکە ئەبێ ڕنگ باتۆ بۆ کۆمەڵگەیەکە نوێژە بێ فێری برایەتیمانکە نوێژە بێ فێری قسەی جوانمەکە ئەبێ لە فەحشا دوورمان خاتۆ لە منکەراتیش والله ئەوەی کە نوێژکە کە بەو زبانەی کاتێک ئەشهەدو لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمدا رسول الله پێڵە فاتحای پێ خوێنێ و ذکر و دوعای پێکە حەیفە قسەی ناژین و جوێنی پێ بە ئەوە ناگونجی ئەم دوانە کۆکاتەوە پێ کۆیکردنەوە کابوو ئەمە فەرقی نێوانی مسلمانەکە و نامسلمانەکە چی بوو چۆن جایکەینەوە ئەو مسلمانی کە نوێژ ئەکاو بە فعلی لە مزگەوتێکا دەزۆنجی گرتووە چوە ئەم هەندامانەی شۆری یعنی ئەوە من پوختنکردنەوانە ئیتر دەسەڵک لام بردن وەڵی حەیفە دوای نوێژەکەی بچێ کابرایە بێ خیانەتکە ئەمە تەناقض کۆکردنەوەی دووشی دژبەیەکە بۆ یەکە ئەبینی لە مجتەمەعی مەدینەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام قازی دانیش لە محکەمەی قەزای خۆیان شەکواکەر زۆر کەم بوو گەیشتە و حادثی دێتە قەزا بێ داخەین ئەو خەڵکە فێر ببوو تەنها عن الفەحشاء والمنکەر نوێژ دروستیەکە بۆیە ئێمە مشکلەی گەورەمان ئەوەیە لەم بوارەدا ڕەنگمان نەداوەتەوە عیبادەتمان بە شکلی وەرگتووە بەڵام بە حەقیقی و فعلی وەرمان نەگرتووە کاکە عیبادەت و نوێژ فعلە هەمووی فعلە هەموو یەکەم کردارە هەر نوێژکردن خۆی کردارە سەجدەم کردارە سوجدە ڕکوع کردارە فاتحە کردارە چوونە مزگەوت کردارە هاتن دەرەوە کردارە هەمویان کردارن یعنی چی یعنی بێ هەموو بە کردار بە عەمەل بە فعل ئەبێ ئیش کەم ئەبێ زبانم کەم بۆیەکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام خەزا فەرمێ ئەگەر کەسێک کەم بڵێ وانە تاوانیشی کەمە بێ هەڵەش کەمترەکە وانە کەمترەکە بۆیە فەرمێ ئەگەر تۆ ناتوانی خێر بڵێ چاک ناڵێ فەلیەصمت بێدەنگ بە ئێمە بەڕاستی بێ بێدەنگ بین کە عەمەلمان خەینە گەڕ ئەمەمان نییە ئەمەمان نوقسانی گەورەیە دەمێک کەوتومە لەم سەردەمایە بۆیەکە کەناڵی ڕاگەاندنمان زۆرە داوەمان زۆرە داعیمان زۆرە قسەمان زۆرە ڕووساومان هەیە بەس بەرهەممان کەمە چونکە ئێمە بە جوزئێکی بچکۆلانە داواکەین جوزئە گەورەکە کە لۆغەی جەسەدە ئیش ناکە کە پێویستمان بە زبانی جەستەمان هەیشکە زبانی ئەم زبانەمان کەمیشکە بە زبانی جەستەمان زۆریشکە ئەمەمان پێویستە خۆزگە سەر لە بیری ئەوە بین هەموو حیزبە ئیسلامیەکانی کوردستان و هەموو گروپەکان لە بازان لە قسەکردن بێنە ماوەیەک بەسە ناو سادە و ساکار بەڵام کۆمەڵی خەڵک پەروەردە بکەین لە بوارەکانی ژیانە ببنن سمبولێکی جوان لە کۆمەڵگایە لە ڕووی هاوکاریکردن و پێکەوە ژیان و تەعاون و تەعامل و چیشتی جوانە ئەوانەی کە پاکردنەوەی ژینگەوانە پێشخەرێکم کەم کەس ئەوان بن لە ڕووی پاراستنی برایەتی و بەدەمبوونی خەڵکانی نەدار و هەژار و کی ئەوانە هەر ئێمە بین ئەو کاتە بزانە چۆن ئەتوانی سەدقیەت و ئەمانەت و پەدایان پاکی و دەستپاکی و برایەتی و سۆز و مەحەبەت و خۆشەویستی بە کردار بڵاوکەرەوە ئەمن و ئەمان بۆ کۆمەڵگا دەگەڕێتەوە کاتە قسەکانت یەک کەلیمەت بە هەزار وشەیە بێگومان زۆر سپاسی بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجێنی دەکەین کە لە بەرنامەی باس و خواست لەگەڵمان بووی تەوەرێ بەرنامەکەشمان برایەتی نێوان مسلمانان بوو زۆر سپاس دەکەین بینەرانی عزیز و خۆشەویست زۆر سواز بۆ ئێوەش کە تاوەکو ئەم ساتە بینەری ئێمە بوون خۆتان لەگەڵ